دەیان خۆپیشاندەر لە دەرەوەی بارەگای نەتەوە گرتووەکان لە ژنێف کۆبوونەوە و وێنەی قوربانیەکانی ڕووداوەکانی ناو ئێران بەرز کردبوو بۆ ئەوەی سرنجی خەڵک بۆ ئەم داوانانەیە کە ڕژیمی ئێرانیان کردووە ڕابکێشن. ئەمە لە کاتێکدایە کە پێشیلەکانی مافی مرۆڤ لە ناو ئێراندا هەر بەردەوامن و دەنگۆ هەیە کە کاربەدەستان بە دوای ئەو کەسانە دەگەڕێن بەشداریان لە ناڕەزایەتیەکانیان کردووە. بۆ ئاگاداری زیاتر میوانداری خانم شەهلا محەممەدی ڕۆژنەمەنووس و چالاکوانی مافی مرۆڤ دەکەین. شەهلا خانم کاتت باش، سوپاس بوو کاتی جەنابەتن. دەمویست وەڵامی جەنابەت بزانم، یعنی وەڵامت چی بوو بۆ کۆبوونەوەی جنێف و ناڕەزایەتی ڕێکخراوەکانی بەرامبەر بە ئێران؟ ئەم کاتتان باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. هەر وەک باستان کرد کە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بەردەم بارگای ژنێڤا کۆبوونەوە و ئەو کۆبوونەوەیە کە لە ناو بارگاکە هەبوو لەلایەن ژمارەیەکی زۆر لە سیاسەتمەدارانی وڵاتانی پێشەوە بایکۆت کرا. ئەمە پێمان دەڵێت کە غەرب و ئوروپا ئێوەتا ڕۆژاوە هەوڵەدەن کە ئەو ڕووەڕاستیەی کە ئێران هەیەی بەرامبەر بە مافی مرۆڤ دەری بخەن و هەروەها ئەو کۆبوونەوەش کە خەڵکی یاسایی لەبەردەم لە کاتی کۆبوونەوەکە ڕێکیان خست، ئەوە نیشانەدات کە خەڵک دەتوانن و کاریگەریان ئەبێت بتوانن دەنگی خۆیان بگێنن لە کاتێکا لە ئێران لە ئێستاە شاهدی ئەوەن کە سێدارە بەردەوامە، شاهدی ئەوەن سەرکوتکردنی خۆپێشاندەران ئەو کەسانەی کە لە زیندانەکاندان بەردەوامە، بەڵام بوونی وەزیری دەرەوەی ئێرانیان هەر کەسێکی تر لە کۆبوونەوەیەکی جیهانیە واتە دانان بە ئەو توندوتیژیانەی کە لە ئێرانە بەڕێوەچێت. ئەمەش دەتوانێت کاریگەری خراپتری لەسەر ڕەوتی خۆپێشاندانەکان هەبێت و کاریگەری لەسەر ئەوە بێت کە توندوتیژیەکانی حکوومەت بەردەوام بێ. هەر وەک بینیمان لە ماوەی ڕابردووە لە 6 مانگی ڕابردووە توندوتیژیەکان لە ئاستێکی زۆر. ببرە دێمە سەر ئەو باسا، بەڵام دەمویست بزانم هەواڵێک هەبوو کە دەسەڵاتدەران بە دوای ئەو کەسانە دەگەڕێن لە چەند ڕۆژی ڕابردووە کە بەشداریان لە خۆپیشاندنەکاندا کردووە. ڕاستە ئەم هەواڵە تا چەندێ ڕاستە؟ بەڵێ ئەو هەواڵە ڕاستە لەبەرەوەی کە ئێمە شایدی ئەوە بووین لە کاتی خۆپێشاندانەکانە لە فڕۆکەی بێفرۆکەوان بەکارهاتووە، واتە درۆن بەکارهاتووە، هەموو کامێراکان کۆکراونەتەوە، فیلمی ناو کامێراکان کۆکراونەتەوە. ئەو فیلمانەی کە لە نێو کۆڵانەکانە بوون تەنانەت فیلمی ماڵانیش دەستیان بەسەرا گیراوە و وای لێ کردووە کە گوشارێکی زیاتر لەسەر خۆپێشاندەران دروست بێت و لە ڕۆژانی ڕابردووە ژمارەیەکی زۆر لە چالاکوانانی سیاسی، لە ژمارەیەکی زۆر لە چالاکوانانی مەدەنی تا ئەو شوێنەی کە ئێمە ئاگاداربین بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەست بەسەر کراون و هەر کەس و هەر کەسێک بە هەر شێوازێک لەگەڵ ئەو کەسانەی کە پێشتر دەست بەسەر کراون هەر پەیوەندیەکیان هەبوو بێت لە ژێر چاودێریان، لە ژێر گوشاران. تەنانەت گوشارەکان تەنیا پەیوەست نییە بە ناوخۆی ڕۆژهەڵاتەوە، گوشارەکان بۆ دەرەوەش پەرەیسەندووە و چالاکوانانی سیاسی لە دەرەوەی ئێران و لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ژێر گوشاران بنەماڵەکان بە تایبەتی گوشارێکی زۆریان لەسرە و لە ڕێگەی پەیوەندیکردنەوە، لە ڕێگەی ناردنی مەسیجەوە، لە ڕێگەی جیاوازەوە هەڵ دەدەن گوشارێکی زۆر لەسەر چالاکوانانی سیاسی کە لە دەرەوەی ئێرانیشن دروست بکەن و بەدڵنیاییەوە مەبەست لە ئەم کارەش دروستکردنی گوشاری زۆرترە لەسەر خۆپێشاندەران، دروستکردنی گوشارە بۆ ئەوەی سەرکوتکردن بگرێتە ئاست. شالاخان هەواڵێکی تر هەبوو پێش چەند ڕۆژێک، ئەویش ژاراویکردن یان ژاراوی خواردنی خوێندکاران لە قوم، تا چەندێ ڕاستە و ئەگەر ڕاست بوو مەبەستەکەی چی بوو بۆ؟ ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر هەستیارە و ئەوەمان پێ نیشانەدات کە کۆماری ئیسلامی گەیشتووەتە ئاستێک کە دەیەوێت بە هەر شێوازێک بوو بێت، بە تایبەتی شۆڕشێک کە ژنان ئەتوانین بڵێن ڕێبەرایەتی ئەم شۆڕشەکەن دەیەوێت لە ڕێگەی ژنانەوە جارێکی تر سەرکوتی بکات، لەبەرەوەی کە ئێمە بینیومانە لە
ساڵانی سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی ئێران لە ڕێگەی ژنانەوە سەرکوتکردنی لە کۆمەلگا دەست پێ کرد. ئێستاش بە دوورخستنەوەی مناڵان بە تایبەتی مناڵانی کچ لە خوێندن دەیەوێت ئەو سەرکوتکردنە بەردەوام بێت لەبەرەوەی هوشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕێگەی ژنانەوە زۆرتر کاریگەری ئەبێت. بەڵام ئێمە بینیمان کە پێشتر سەر نەکەوت بوو. ئێستا ئەو ژەهراویکردنە بە دڵنیاییەوە ڕاستە هەروەک بینیمان لێدوانەکانی خۆیان لێدوانە دژبەیەکەکانی خۆیان ئەومان پێسەلمێنێت تەنانەت باس لە لایەنێک یا ڕەوتێکە کرێ بە ناوی هەزارەگرا. چ ڕەوتێکە ببوورە؟ ڕەوتی هەزارەگرا کە وەکو خۆیان باسیەکەن وەکو مەرجعی شیعی باسیەکەن. ئەو ڕەوتە زۆر لە ئەم ڕەوتی شیعیە کە ئێستا لە ئێرانە حکوومەتی بەدەستەوەیە زۆر تند ڕەوترە و تەنانەت ئەمان ئەوان مەحکوومەکەن کە ئەوان ئەگەر بێت و ببنە حکوومەت یان ئەگەر شتێک بگرن بەدەستەوە زۆر تند و تیژترە بن و ئەوەشمان پێسەلمێنێت کە ڕەوتی زۆر تند و تیژیان لەناو خۆیانە داناوە. یعنی ئەوە نییە کە بڵێن ئەمە لە ناکاوە هەڵدڵی بێت. شالا خانم دەزانم قسە زۆرە لەسەر ئەم بابەتانە بکەی. زۆر سوپاس دەکەم، ینی ئاگاداری زۆر هەیە لە بارودۆخی ناو ئێران. بەڵام دەمیست پرسیاری ئەوە لێ بکەم، گۆڕانکاری کەشی گشتی لە ناو ئێراندا بە تایبەتیش ئازادیەکان و ئازادی ژنان دوای شۆڕەشی ژینە ئەمینی چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەداخەوە ئێمە لە سەرەتاوە شایدی ئەوە بووین کە ڕاگەیاندنەکان بە شێوازێک فێڵیان لێکرا بەوەی کە پۆلیسی ئەخلاق کە هەمان گەشتی ئرشادی ئێرانە هەڵدەوەشێنرێتەوە. بەڵام لە ئێستایا ژمارەیەکی زۆر لە هێزی نیزامی زۆرتر کەوتوتە ناو خیابانەکانەوە و سەرکوتکردن بە شێوازێکی زۆر تند و تیژانە دەستی پێکردووە. خوێندنگاکان بە تایبەتی و زانکۆکان هەر ڕۆژێ و بە پلان و بە بەرنمەیەکەوە هەوڵ دەدەن کە هەر هەمان پلانی پێشویان جێبەجێ بکەن بەسەریانە و لە چەند ڕۆژی ڕابردووە شورای خوێندکاران و شورای مامۆستایان چەندین بەیاننامەی جیاوازی دەرکرد و چەندین بەڵگەنامەی جیاواز هاتنە دەرەوە کە نیشانمانەدەن کە لە ناو زانکۆکانە بە شێوازێک ئەتوانین بڵێن کە جیاکردنەوەی ڕەگەزی لە نێو کوڕان و کچان دەسەپێنرێت. تەنانەت زانکۆکانی وەکو زانکۆی دوێنێ شەو زانکۆی ئەسفەهان و ڕۆژانی ڕابردوو زانکۆی تاران خۆپێشاندانی تێدا بووە. بەڵام لەبەرەوەی کە گوشارێکی زۆر هەیە دەنگی ئەو خوێندکارانە ناگاتە دەرەوە و لە ئێستایا ژنان بە تایبەتی لە بارودۆخێکی زۆر زۆر خراپتر تردان. لە ڕۆژانی ڕابردووە چەندین پرۆژە یاسای جیاواز لە دژی ژنان جێبەجێ کراوە. بۆ نمونە لە یەکێک لەوانە لە نێو دەرمانگاکان یا ئەو شوێنانەی کە دەرمان دەفرۆشن ژنان ئەبێت بەجلێکی ستایلێکی تایبەتەوە کە داپێنراوی حکوومەتە دەرکەون و هەروەها لە نێو خوێندنگاکاندا گوشارەکان زۆر بەلشەلا خانم زۆر سپاس. زۆر سپاس دەکەم بەڕاستی کاتێکمان ئەوەندە ڕێگەمان پێدەداتن. خانم شاهلا محەممەدی ڕۆژنەمەنووس و چالاکوانی مافی مرۆڤ لەگەڵ کورد کۆنەکشن بوو. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.